ڕیکلامەکانی ئەم سەردەما زۆرینەی کاراکتەرەکانی ژنن لە کاتێکدا زۆر بابەت و کاڵا هەیە هیچ پێویستی بە دەرکەوتنی ژنێک بە شێوەیەکی سەرنجڕاکێش نییە نەک تەنها جەستە بەڵکو دەنگ و ناو و تایبەتمەندیەکانیشیان لە ڕیکلامەکاندا بەکاردەهێنرێت و یاخود دەیچوێنن بە کاڵایەکیان ئاژەڵێک ژنان ئەم بە کاڵاکردنیان لا پەسەند نییە چرۆ ڕۆسەم ژنێکی خاوەن ئەزمون و نووسنگەی عقاراتی هەیە هاوکات بەرەک دروێکی لێ هاتووە پێی وایە ئەگەر کارێک خۆی سەرکەوتوو بێت ئەوە پێویستی بە ڕیکلام و بە کاڵاکردنی ژن نییە داواش لە ژنان دەکات بەشداری ئەو ڕیکلامانە نەکەن. بەداخەوە ئێستا کۆمەڵێک چی گەنج و جوانمان هەیە لە هیچ و خۆڕایی لە پێناوی کولفەیەکی زۆر کەمە یعنی پارە چڵکی دەستە پارە ئەڕوا لە دەستت هەتایە نامێنێتەوە چونکە ژن جوانە ژن وەکو گوڵە سیرکە گوڵێک کە تۆ پەڕەکانی وەری چی لێ بەسەریت یعنی نامێنێ وشکە بێ سیسە بێتەوە ژنیش بە هەمان شێوەیە ئەبێ ژن وەکو گوڵێکی زۆر ناسک مامەڵی لەگەڵا بکرێ نەک بەو شێ بکرێ بە کاڵایەک یان بخرێتە بازارەوە بۆ ئەوەی کە تۆ ئیشەکەت بەناوبان بکەیت ئەمە شتێکی باش نییە حەزم لەو ئیشە نییە من کە دوو ئیشەکەم ئێستا تا ئێستاکە کچەکەی خۆم حەز لێ نەبوو بێت لە دوکانەکەم دانیشی ڕیکلام بکە یاخود خۆشم پێم خۆش نەبوو ئیشەکانم زۆر کات پیان وتم ئەو شتە جوانانە ئەدووری بۆچی ئەرزی ناکەی بۆچی ڕیکلامی بۆ ناکەی یان بۆچی تۆ دوو کچی جوانە دێ بۆ نەیکەیتە بەریان ئەرزیکەی حەزم لێی نەبووە من پێویست ناکات چونکە لەبەرەوەی ئێستا من بۆ منە جلێکی جوانە دوورم بۆ تۆ ئەچی بۆ لەم ڕەفیق و برادەرەکانت کێ بۆی دووری فڵانە خەیات بۆی دووریوم ئەو کەسە خۆی هێت بۆ لام پێویست ناکەم من هەستم کچێک بێنم بیکەم بە ڕیکلام و ئەرزیکەم ئەم کچە جوانی و ناسکی و باڵای ئەم کچە بفرۆشم لە بازارە لە پێناوی ئەوەی کە خۆم گیرفانم پڕ لە پارە بێ کولفەیەکی کەمیش بەم کەسە و یەکتر ئەو چی لێ بەسەرە دوایی من حەقم نییە بەسەریەوە نا هیچ مەرج نییە من ئەسڵەن ئێستا پیجم هەیە پیجەکەم ئەسڵەن ئەمەنە سفرە بڕوا ناکەم یعنی ئیش لەسەر پیجەکەم نە لەسەر ڕیکلامەکەم نە کچە خەمە بازارەوە نە ژنە خەمە بازارەوە ئیشەکانیشم بەرەو پێش ڕۆیشتووە زۆر کات کەناڵەکانی تەلەڤیزۆنیش بۆن منە کەناڵە زەقەکانیان داوام لێکن بۆ بەرنامە نیکەم بۆچی نامەوێت من ببم بە ڕیکلامێک لەم تەلەڤیزۆنەیە چونکە هەموو عالەم سەیریەکە حەزم لێی نەبووە باشە بۆچی چکە ئیشەکەی من خۆی بەناوبانگە خۆی دیارە پێویست ناکە ئەمە بکەم بۆی بەڵام وەک شیلان نووری توێژەری کۆمەڵایەتی ئاماژەی پێدەکات بە کاڵاکردنی ژنان دەگەڕێتەوە بۆ بەدەستهێنانی خازانجەکان و کە دەچێتە تەوژمی جیهانی سەرمایەداریەوە هاوکات باشترین چارەسەریش لای ئەو توێژەرە گۆڕینی تێڕوانینی کۆمەلگایە بۆ ژن و ئەوەش لە ڕێگای پەروەردەیەکی تەندروستەوە کە لەلایەن حکوومەت بە هاوکاری خێزان و ڕێکخراوەکان دروست بکرێت. مەسلەی بەشداریکردنی ژنان یاخود بەکارهێنانی ژنان لە ڕێکلامەکاندا بە شێوەیەکی گشتی لە سەرانسەری جیهانە ئەگەڕێتەوە بۆ ئەو باگراوەندەی لە پشتی ڕێکلامەکانەوەی کە خۆی لە وێناکردنی ژن یاخود چۆنیەتی ئاخاوتن لەگەڵ عەقڵی مرۆڤەکاندا لەبەرەوەی کە لە سەرجەم وڵاتاندا لە پشت ئەو ڕێکلامانەوە مەبەستەکە بەدەستێنانی قازانجی زۆر و سەرمایەیەکی زۆر و بۆ ئەوەی کە چاوی مشتری ڕاکێشتێ دائیمەن کۆمەڵێک شتی بریقەدار و ڕازانەوە بەکارهێنرێ بۆیە ئەبینین هەمیشە جەستەی ژنان یاخود ژنان خۆیان وەک کاڵایەک لە ڕێکلامەکاندا بەکارهێنرێ ئێمە قسەمان لەسەرەوە نییە ئەگەر ژن و پیا و بەشداری لە ڕێکلامدا بکە بە شێوەیەکی ئاسایی بەڵام لێرەدا جیاوازیەکە لەوەیە کە ژنان وەکو کاڵایەک جەستەیان بەکارهێنرێ بۆ نمونە ڕێکلامێکە کرێ بۆ قاشە پەنیرێک سنگی ژنان بەکارهێنرێ ڕێکلامەکرێ بۆ ئۆتۆمبیل و دوایامین مۆدێلەکانی ئۆتۆمبیل ئەبینین ژنێک بە جەستەیەکی ڕوتەوە نمایی شەکرێ لەسەر سیارەکەدا ئەندرێ ئەمانە بۆ خۆی لێرەدا جیاکاریە ئەمە بۆ بەکارهێنانی ژنانە بۆ دەستکەوتنی بڵین خەڵکانێکی زۆر ڕاکێشانی سەرنجی مشتری لەبەرەوەی خەڵکی ئێمە وایە لای خۆمان من ئاگادارم هەندێک کەناڵمان هەیە کە کەناڵی زۆر باشن کە ئیشی باش ئەکەن داوای ڕێکلام ئەکەن بەڵام ئەو کەسانی کە بازرگان
ڕێکلامەکانن ڕێکلامەکان ئەیەن کێشەیان ئەوەیە کە ئەو کەناڵە کچە مۆدێلەکان یاخود ئەو مۆدێلە بە کاڵاکراوانەی کە وەک بووکەڵە بەکارهێنرێن ئەوانە بانگ ناکرێن بۆ تەلەڤیزۆنەکان ئەگەر ئەمانە بەکار بهێنرێن بازرگانەکانیش ڕێکلامەوە تە لای خۆشمان بە هەمان شێوە بازرگانەکان مەبەستیان بە دەستکەوتنی قازانجی زۆرە بەداخەوە بۆ ئەم مەبەستە جەستەی ژنان و لەشی ژنان بەکارهێنرێت ئەمە پێی ئەوترێ ناسنامەی جەندەری هەویەی جەندەری لە هەموو جیهاندا هەریەکێ لە ئێمە هەرێکێ لە تاکەکان لە نێرومێ بەپی ناوچە بەپی کللتور بەپی زەمن واتە ئەو هەویە جەندەری کە ئەمڕۆ بە من درراوە هەمان هەویە جەندەری نییە کە دوێنێ بە دایکم درابوو پێرێ بەدەنکم درابوو ئەمە بەپی زەمن ئەگۆڕێ هەوی جەندەری واتە تێڕوانین یاخود ئەو قاڵبەی کە کۆمەلگا و کەلتور بۆ هەریەکە لە ڕەگەزی مێ و لەگەڵ ڕەگەزینێری تهدی دەکات لە کۆمەلگا نامیەکانە یاخود کۆمەلگا تازە گەشە سندوەکاندا یاخود ئەوەی کە پێی ئەوترێ کۆمەلگەی تازە گەشە سندووکون زۆربەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زۆرێک لە وڵاتە عەرەبیەکانی ژەگرێتەوە تێڕوانینی ژنان بە لە شولارە بە جوانیە بە ناسکیە بەو شێوازە ئەوان سەیری ژنەکەن یعنی ژنوک و کاڵایەک سەیر دەکرێت بە پێچەوانەوە لە زۆرێک لە کەلتور و کۆمەلگاکانە ژن بەربۆی گرنگ نییە شێوەی چۆن بێ داهاتووی چییە و ئەتوانێت چی پێشکەش بە کۆمەلگاکە چی گۆڕانکاریەکەکە بەرهەمەکانی چین جێگە دەستی چییە لە کۆمەلگەدا بەم شێوەیە تێڕوانینەکان یاخود هەڵسەنگاندنی بۆ بکرێ دیارە مەبەست لەوە نیە ژندا ببڕێ لە جوانی یاخود پیاویشدا ببڕێ بەڵکو پێویستەکە ژن و پیا و هەردووچان بە یەک شێوە سەیری جوانی بکرێ و بەیەکەوە هەڵسەنگاندنیان بۆ بکرێ بەوە نەک ژن ببێ بە پارچەیەک لە جەستا لە لەش لە چێژبینین لە جوانی و پیاوان بە پێچەوانی ئەو کەسە بن کە سوودی لێ ببێتری ئەمە ناتەواوی ناهاوسەنگێکەیە ئەمە بۆ هەموو شتەکانی تریش ئەم ناسنامە جەندەریە هەتا ئێمە گۆڕانکاری لە ناسنامی جەندەریانەکەین گۆڕانکاریش بەچی لە ناسنامەی جەندەریە ئەکرێ بە گۆڕانکاریکردن لە کەلتور لە پاشخانی کۆمەڵایەتی لە تێڕوانینی پەروەردەی خێزان و کۆمەلگا بۆ نێرومێ هەتا ئێمە دەستکاری ئەو خەلایانە نەکەین ئەو گردانە نەکەین لە ناو خێزان و لە ناو کۆمەلگەدا ناتوانین هەوی جەندەریش بگۆڕین هەر کاتێکیش ئێمە نەتوانین هەوی جەندەری بگۆڕین ئەو ناتەبایی ئەو بەرابەریە دروستە بە یاخود ئەو بەکارهێنان و ئەو تێڕوانینە هەڵەیە دروستە بێ لەسەر ژنان ئەمە تەنها ئەرکی ڕێکخراو نییە ئەرکی هەموو تاکێکە گەر من بمەوێ کۆمەلگا بگۆڕم ئەبێ خێزانێک بگۆڕم ئەگەر بمێ خێزانێک بگۆڕم ئەبێ خۆم بگۆڕم هەر کاتێک ئێمە توانیمان لە خۆمانەوە دەست پێ بکەین ئەمانی کە ئێمە ئەیین بە کۆمەلگا لە خێزانی خۆمانەوە دەستمان پێکرد گۆڕانکاری بکەین ئەمە یەک دوو ئەمە تەنها ئەرکی ڕێکخراو نییە ڕێکخراو تەنها لە بواری هۆشیارکردنەوەیە کارەکە هۆ ڕێکخراو توانایی نییە دەستکاری دەستگاکانی ئەلامکە ئێمە بینین بە دەیان و بە سەدان دەستگای ئەلامیمان هەیە بە تایبەت ئیش لەسەر بەکاڵاکردنی ژنانەکەن بە تایبەت ئیش لەسەر بە باربیکردن و بە پلاستیکردنی ژنانەکەن کە ئەم کچە مۆدێلانە ئەهێنرێ بەداخەوە من ڕێزم هەیە بۆ زۆرینەیان تەمان هەمویان ناگرێتەوە زۆرێک لەوانەی کە بە شێوەی پلاستیکی بەکارهێنرێن یاخود بازرگانی بە جەستەیانەوە ئەکرێ بازرگانی بە دەموچاویانەوە ئەکرێ بە دەیان ملیۆن دینار خەرجەکرێ لە گۆڕانکاریکردنی پلاستیکی و دەموچاو و جەستەیاندا ئەمە وەکو کاڵایە کە قبوڵیەتی جەستەی وەکو کاڵایەک بەکار بهێنرێ لە هەریەکە لە شتانی لە ڕێکلامەکانە بۆ تەلەڤیزۆن ئەم تەلەڤیزۆنانە بە تایبەت ئیش لەسەرماناکەن ئەمەش دەتوانێت ڕێکخراوان نییە هیچ ڕێکخراوێکی ئێمە تەلەڤیزۆنی نییە بێگومان ئەمە حکوومەتە و دواتر حکوومەت لە چی پێکاتەوە لەو حیزبە دەسەڵاتدارانەی کە لە هەرێمی کوردستانە باڵا دەستن وەزارەتەکان لای چێ کە وەزارەتی پەروەردە پشکی شێری بەرەکەوێ ئەبێ لە پەروەردەی منداڵەوە ئەبێ لە پەروەردەی مامۆستاکان و ستافی پەروەردەیەوە تۆ دروستت کردبێ ئەو یەکسانیە و ئەو هەویە جەندەریە و سڕی بێتەوە ئەو بەکاڵاکردنی ڕەگەزی مینەت سڕی بێتەوە ئەگەرچی ڕێکلامی بازرگانی بەپێی یاسارێک خراوەتەوە بەڵام هێشتا بەکاڵاکردن بەردەوامە لە بڕگەی یەکەم لە مادەی دووەمی یاسای ژمارە 4 ساڵی 2019 تایبەت بە ڕێکخستنی ڕێکلامی بازرگانی هەرێمی کوردستاندا هاتووە هەر ڕێکلامێک کە دەکرێت دەبێت مۆڵەتی لایەنی پەیوەندیدار بە بەرهەمەکە پێش بڵاوکردنەوە وەربگیرێت هاوکات هەموو ئەو ڕێکلامە بازرگانیانش کە دەکرێن ئەگەر پێچەوانەی سیستمی گشتی ئادابی گشتی ئاسایشی گشتی تەندروستی گشتی و مافەکانی مرۆڤ بن ڕێگە پێنەدراون لە ئەگەری پێشێلکردنی مەرجەکانیشدا ئەوا دەبێت ڕاستەوخۆ ڕێکلامەکە ڕابگیرێت و داخوازی کاری ڕێکلام بەرهەمهێن و بڵاوکەرەوەی ڕێکلامەکەش سزا بدرێن بە غەرامەکردنێک بە بڕێک لە 500,000 دینار کەمتر نەبێت و لە 15 ملیۆن دینار زیاتر نەبێت.